سڵاتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا هێزانیەکان لە کەرکووک هاتوونەتە خێمەی مامۆستایانی مانگرتووی بەردەم نووسنگەی پەرلەمانی عێراقەوە دەبینن پۆلیس چالەکە مەدەنیەکانن دەیانەوێت بە زەبری هێز خێمەکەڵ بگرنەوە مامۆستایان ڕێگان پێ نەدەن ئەو دیمەلانە دیمەنی ڕاستەوخۆن لە پایتەخت میدیاوە بینەری بن ئەو مامۆستایانی ناڕازین ڕێگە نادەن خێمەکە هەڵبگرن خەریکە گرژی دروست دەبێت بەهۆی ئەوەی کە مانگرتوانی ئەم خێمەیە مۆڵەتیان وەرنەگرتووە لە لایەنی ئەمنی بۆیە هێزانەکان هاتوون بە زەبری هێز خێمەی مانگرتوانی موچەخۆرانی هەرێم هەڵدەگرن لە بەردەم نووسنگەی پەرلەمانی عێراق لە شاری کەرکووک ژیان بەردەوام بێت تا وەڵامە درێنەوە بەڵام ئەوە تا قیادەی ئەمەلیات خۆیان خێمەکە هەڵدەگرن بە زۆر دەرمانەکە لێرە ئامادەنی مان پارێزن ئەڵێن ئەبێ خێمەکە هەڵگیرەوە بڕۆن لێرە مەمێنن وا خۆیانە بین پۆلیسەکان خێوەتەکە هەڵەگرن خێوەت و کورسەکەیان پێچێت لەبەرەوەی بڕیاری پارێزگاری کەرکووکە کە خۆپیشاندان نەکرد لە شارەکە ئەوەی دەبینن پۆلیسی چالاکە مەدەنیەکان و هێزانەکان خێمەی مامۆستایانیان هەڵگرت دوایەوەی کە مۆڵەتی نیو کاتژمێریان بە مانگرتواندا کە دەبێت ئەم خێمەیە هەڵبگیرێت بەڵام مانگرتوان ئامادە نەبوون خێمەکە هەڵبگرن بۆیە بە زەبری هێز پۆلیسی چالاکە مەدەنیەکان و هێزانەکان دەبینن بۆ خۆیان هاتوون خێمەی مانگرتوان هەڵدەگرن حافظی کەرکووک ڕئیس وحدەی ئەمنیە خۆی مات کردووە ئێمە تەسەوڕەکەی ئەو لە پشتیان بەزمەوە دڵمان خۆشە محافظ کوردە باشە ئەمە دەستی محافظی کەرکووک دەبینن هێزانەکان لێرەن بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کامێرەی پایتەخت میدیاوە خێمەکە هەڵدەگرن دوایەوەی کە لە بەیانی ئەمڕۆوە موچەخۆرانی و مامۆستایانی هەرێم ئەوانەی کە لە کەرکووک داوام دەکەن هاتنە بەردەم نووسنگەی کەرکووکی پەرلەمانی عێراق بۆ داواکردنی موچە و قوتی خۆیان کە لەلایەن حکوومەتی عێراقەوە ماوەی 2 مانگە موچە نەهێنراوە بۆ موچەخۆران بۆیە تاوەکو ئێستا مانگرتن بەدەوامی هەبوو دواتر هێزانەکان هاتنە ئێرە مۆڵەتی نیو کاتژمێریان بە مانگرتواندا کە وتیان دەبێت خێمەکە بە سووتنی کات هەڵبگرن بەڵام مانگرتوان ئامادە نەبوون و سەرەتا ڕێگانەدا بەڵام ئێستا بە زەبری هێز پۆلیسی چالاکە مەدەنیەکان و هێزانەکان ئەوە دەبینن خێمەکەیان هەڵگرت و بڵاویان بە خۆپیشاندەران کرد ئەمە سەرڕای ئەوەی کە لە بەیانی ئەمڕۆوە لێرە لە بەردەم نووسنگەی کەرکووکی پەرلەمانی عێراق خۆپیشاندانیان ئەنجامدا بوو بەڵام ئێستا خێمەکەیان هەڵدا ئەمە سەرڕای ئەوەی کە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک و هێزانەکان لە ئاستی باڵا ڕایان گەیاندبوو کە ئەم خۆپیشاندانە ڕێگە پێدراو نییە و مۆڵەتی فەرمیان نییە بداوەکەوەی کە خۆپیشاندان بکەن و خێمە هەڵبدەن بەهۆیەوەی کە مۆڵەتیان نەبووە لێرە خێمەکان ئێستا هەڵگرت و دەبینن ئەوە ئاسنی خێمەکانە لەلایەن هێزانەکانەوە هەڵدەگیرێت لە شاری کەرکووک ئەمە دیمەنی ڕاستەوخۆیە لە کامێرای پایتەخت میدیاوە و دیارێمە بەدەوام ڕووماڵی ئەم گرتبوونەوەمان کرد بەڵام ئەوە ئێستا کۆتایی بە گرتبوونەوەکە هات ئەوە مامۆستایەکی موچەخۆری شاری کەرکووکە کە موچەکە لەسەر هەرێمە با بزانین چی دەڵێت ئێمە تۆڵ ناکەین کاکە ئێمە ئێرە تۆڵ ناکەین ئێمەش هەڵگیرن ئێرە تۆڵ ناکەین لەگەڵەوەی قسەمان بوو بکە ئەوە بێن ئێرەوە ئەوە بێن ئێرەوە وەرە دانیشتن فەرموو مامۆستای ئەمان بە ئەمری چی هات ئەما کاکە محافظ کوردە من نازانم بە ئەمری محافظ هاتوون عیبە وەڵڵا عیبە بۆ کورد بە لا ئیلاهە ئیلەڵڵا 10 ساڵە پارێزگای کەرکووک وای پێمان نەکردووە کاکە ڕاکانچوبوری زۆر خراپ بوو بۆ کورد وا دیارە لێرە و ئاسنەیان گردووە مامۆستایان بە دەستی خۆیانەوە ڕێگە نادەن کە پۆلیسی چالاکە مەدەنیەکان ئەو خێمەی هەڵبگرن تەنها تاکە ئاسن ماوە کە ئاسنی خێمەکەیە بەدەستیانەوە بەدەست ئەو 2 مامۆستا موچەخۆری هەرێمەوە دەبینن ئەوە ئۆتۆمۆبیلیشی دیرەش بوو دروست بوو بە زەبر لێیانیان بردووە کۆتایی بە گرتبوونەوەکە هات و لێرە لەسەر خێوەتەکەتان نیشتون و دەڵێ ئێمە ئێرە چۆڵ ناکەین خێمە وەسیلەیەکە بەڵام ئێمە ئێرە چۆڵ ناکەین با عیبەیەکی تری گەورە بچێتە سەر ئەو وڵات و ئەو دەسەڵاتە ئێمە کە بەم شێوەیە سوکایەتیەکە داوای مافی خۆمانەکەی
گرژی دروست بوو ئەوە مامۆستای هەرێمە موچەخۆری هەرێمی کوردستان لایەن هێزانەکانەوە بەو شێوەیە ئازار دەدرێت و خێمەکانیان لێ دەستێنرێت و بۆ شێوەیە گرژی دروست بوو دیمەنی ڕاستەوخۆیە بینەرانی پایتەخت میدیا لە بەردەم نووسنگەی کەرکووکی پەرلەمانی عێراقین ڕێگەیان نەدا کە خۆپیشاندان بکرێن. عافية عافية اعتقلوها عافية امر قائد عمليه قوه عافية عافية اصعد على السياره يلا حي زايتي بيش نقرن هردي مويرة من ما براين من ما براين من ما براين ما قانونية متيمة للضريبة العراق ما قانونية متيمة ولا قانون على اخويا باشا بيش ما نقرن هردي نويرة باشا ممنوع بيش ما نقرن هردي نويرة نازان بوشو بوشو ما بن بردوام بينهم دڵنیابن ئێمە خێمە وەسیلەیەکە بەڵام خۆمان ماوین بەڵام خۆمان وجودمان هەیە ماوین بە هیچ شێوەیە واز نایێنین ئەوە دڵنیاتانەکەینەوە ئەو خێمە ئەو کەسانەی خێمەیان لا بردووە کاکە ئەوانە بەڵێ فەرمانی دەست وەکو خۆیان دەڵێن فەرمانی دەستیکردنمان بۆ دەرچۆ بە گوتەی خۆیان بەهۆیەوەی کە لێرە خۆپیشاندانیان ئەنجامدا بوو و هێزانەکان لێرە ڕێگریان لە خۆپیشاندەران کرد ئەوە لە موچەخۆرانی هەرێمی کوردستان کە لە بەیانی ئەمڕۆ مانگرتنیان ئەنجامدا بوو لەم خێمەیە بزانین چی دەڵێت لێیە بەبێ ئەمری سەرۆکی وحدەی داری شار هیچ کارێ ناکرێت پارێزگای کەرکووک ئاگادار کراوەتەوە ئەمڕۆ ئێستا پەیامی 10,000 موچەخۆری کەرکووک و 13,000 موچەخۆری ناوچە جێناکۆکان بگەێنین بڵێن بەڵێ تاکە دەستگای شەرعی و یاسادانانی حکوومەتی عێراق لێرە هیچ دەستگایەکی تر نییە پێشتر پارێزگای کەرکووکمان تاقی کردەوە لادانی خێمە و دەست بەسەراکردی کەرەستەکانی مانگرت لێرە ئەوە خێمەکەیان هەڵگرت لەلایەن هێزانەکانەوە خێمەی خۆپیشاندەران و مانگرتوانی موچەخۆرانی هەرێم هەڵگیرا و ڕێگە نەدرا کە ئەم گرتبوونەوە یاخود ئەم خۆپیشاندانە بەردەوامی هەبێ سەرڕای ئەوەی کە خێمەکە هەڵگیرا لێستا هێز ئەمنەکان لێرە بڵاویان پێکراوە دەیانەوێت کۆتایی بەم مانگرتنەی موچەخۆرانی هەرێم بهێنن کە لە کەرکووک لە بەیانی ئەمڕۆ خۆپیشاندانیان دەست پێ کردووە ئەوەی جێگای سەرنجە بە زەبری هێز خێمەکە هەڵگیرا خێمەی موچەخۆرانی هەرێم هەڵگیرا دەبینن يعني كار ئاسانیمان بۆ بکەن کارەبامان بۆ دابینکەن بەڵام من يعني تووشی شۆک بوومە يعني لە وڵاتێکا کە پارێزگارەکەی کووردە لە وڵاتێکام کە بەڕاستی ئەنجومەنەکە سەرۆکی وحدەی ئەمنی لە شاری کەرکووک کووردە من تەسەوری ئەمەم ناکرد بەڕاستی و بۆیە بەو ڕوحیەتەوە خێمەمان هەڵدا کورە مردین عیبەوە نەسوپاسستان بکەین هەر جانمان دەرچووە نەسوپاسە کەناڵەکان بێزار بوونەوە نەوتمان سوپاسی پارێزگا و ئەنجومەنی پارێزگاکەین تەسەوری ئەومان ناکرد ئێوە ئاوامان لێ بکەن تەسەوری ئەومان بە هیچ نەخێر بەڵام ئەم ئیعازە خراپە ئەم ئیعازە بە ئاشکرا دەستی کوردی تایە تەسەورمانە کرد خۆیان بێن بە ڕێز و احترامەوە سەردانمان بکەن داخوازیەکانمان وەرگرن بەڕاستی تەسەوری ئەمەمان ناکرد زۆر بەداخەوە ئێمە بەڵێ بە تەکید ئێمە بەردەوامە بین جایەتر لە هەر شوێنێ بێ پێتان وایە بەغدا گوێتان لێگرێت چۆن پێتان وایە بەغدا حکوومەتی عێراق گوێ داواکارەکانتان بەڵێ بەغدا گوێ بەڵام ئەمان ناڵن گوێ بگرێ بەرپرسانی کورد ئێمە چین بۆ بەغامانوێ بیان بینین ئەوان ناڵن ئێمە بەرپرسانی بەغا ببینین یعنی هەر کورد هو کارەکەیەتی بەڕاستی ئێمە لێرە ئەبین ئینشاءڵڵا بەردەوامە بین سوپاسی ڕاگەیاندنەکانەکەین خێمە تەنها وەسیلەیەکە و تەنها هۆکارێکە بۆی کە ئێمە لێرە بین بەڵام لەسەر جادە دەتوانی ببین لەسەر قیرە بین لە بەس ئەمە سوورترمانی کرد بەڵێ بە تاکید دێن ئەوان زانیان کە تۆزێ چۆڵ بووە باشە فرسەتیان لەوە وەرگر ئەگەر نامامۆستایان لە ڕێگان ئێستا دێن بەڵێ خۆی بەیانی بەڕاستی ڕێژەکە خراپ نەبوو بەڵام دنیا گەرم بوو خۆمان هەندێکمان ئیزنداوتمان دوایی دێنەوە بەڵام ئەوان فرسەتیان لەو کاتە وەرگر بەداخەوە زۆر بەداخەوە ئێمە جارێوە جەنابی ئەڵێەوە ئەمری اعتیقادتان بە دەرچووە بزانین لەکوێ
اعتقالمانەکەن وەمانگرن وەڵی نازانم بە منی وت ئەمرەکە بۆ من دەرچووە جا بۆ هاوڕەکانم نازانم ئێمە وەڵی نازانم ئێمە بۆ قەڵەمەکەشمیان برد نازانم ینی بەس قەڵەمم پێ بوو قەڵەمەکەش ینی بەس ئەوە وت کاکە خێمەکە هەڵمەگرن لەسەر ئەو قسەیە دەستان خۆش هێزانەکان لێرە کۆتاییان بە خۆپیشاندانی مامۆستایانی حکوومەتی هەرێمی کوردستان هێنا دیمەنەکان دیمەنی ڕاستەوخۆن دیمەنەکان دیمەنی ڕاستەوخۆن لە بەردەم نووسنگەی پەرلەمانی عێراقین لە شاری کەرکووک وەکو دەبینن ئەو هێزێکە لە پشتی منەوەی پۆلیسی چالاکە مەدەنیەکانی شاری کەرکووکە لە بەردەم نووسنگەی پەرلەمانی عێراقین لە شاری کەرکووک دوایەوەی لە بەیانی ئەمڕۆوە مامۆستایانی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە شاری کەرکووک گردبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامداوە دەستیان کرد بە هەڵدانی خێمە لە بەردەم نووسنگەکە و لە کاتژمێر نۆی بەیانی ئەمڕۆ مانگرتن لێرە بەردەوامی هەبوو تاوەکو ئێستا دوای نیو کاتژمێر لەمە بەر هێزانەکان هاتنە نێو خێمەکەەوە داوایان لە مامۆستایان و مانگرتوانی نێو خێمەکە کرد کە کۆتایی بەم مانگرتنە بهێنن و خێمەکە هەڵبگرن بەهۆی ئەوەی بە گوتەی خۆیان مانگرتوان یاخود خۆپیشاندەران و موچەخۆرانی هەرێم مۆڵەتی خۆپیشاندانیان نەبووە مۆڵەتی ئەویان نەبووە کە خێوەت هەڵبدەن و بۆیە لەسەر ئەوەی کە لەسەری خۆیان و فەرمانیان پێکراوە هاتن خێمەکەیان هەڵگرت سەرەتا بە شێوەیەکی هێمنانە بە مانگرتوانیان وت کە خێمەکە هەڵبگرن بەڵام مانگرتوان ئامادە نەبوون خێوەتەکە هەڵبگرن بەڵام دوای نیو کاتژمێر بە زەبری هێز خێمەکە هەڵگیرا و لە پشتی منەوەیە دیمەنەکان ڕاستەوخۆن ئەوە ئاسن و کەلوپەلی خێمەکەیە هەڵی دەگرن و دەیبەن و بە گوتەی خۆیان نوێنەری مامۆستایانی ئەم خۆپیشاندانە بە گوتەی خۆی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە ئەوە دیمەنەکان دیمەنی ڕاستەوخۆن لەلایەن هێز ئەمنەکانەوە کۆتایی بە خۆپیشاندانەکە هاتووە لە ئێستادا سەر ڕایەوەی کە ڕێگریان کردووە هەوڵیاندا بەڵاوە بەم خۆپیشاندانە بکات یاخود مامۆستایان لەم گردبوونەوە لە بەردەم نووسنگەی پەرلەمانی عێراق نەمێنن بەڵام تاوەکو ئێستا ژمارەیەک مامۆستا لە بەردەم نووسنگەکە ماونەتەوەکو دەبینن ئەوە کورسیان داناوە سەر ڕاوەی کە خێمەکەیان هەڵگرت کامێرەمانەکەم هاوکار بێت کورسیان داناوە بەو شێوەیە لە بەردەم نووسنگەکە دادنیشن بە گوتەی خۆیان تاوەکوەوەی کە داواکارەکانیان جێبەجێ نەکرێت کە پێدانی موچەکانیان لە حکوومەتی عێراق چۆڵی ناکەن بەڵام ئەوە دەبینن هێزانەکان دەڵێن وەرن بۆ بنکەی پۆلیس دەتانبین بۆ بنکەی پۆلیس ئەوە دەیانبەر کورسیەکان لا دەبن دەیانێت ئەم ڕێگەیە بکەنەوە و لە هەمان کاتە دەڵێت دەیانبین بۆ بنکەی پۆلیس بۆ لێکۆڵینەوە بەڵام تاوەکو ئێستا لێرە ئەم گردبوونەوە بەردەوامی هەیە دەڵێ وەرە لەگەڵم با بچین بۆ بنکەی پۆلیس ئەوە دەیبینن بە زەبر دەیانەوێت موچەخۆرانی هەرێم ژمارەیەک مامۆستان بیان بۆ لێکۆڵینەوە دیمەنەکان دیمەنی ڕاستەوخۆن لە پایتەخت میدیاوە شارع ما ينقص بس دقيقة أختي أنا قلت لك بعينه وأغاني يا أخويا ممنوع يا ممنوع تظاهرت بالشارع قلنا لك موافقة ما جبت موافقة شيله حتى أنا قلت لك وأنت جايبك لا تخلي كرسي عشان هذول الاثنين أنتم اعتقلوهم هذول الاثنين ليش استاذ ليش؟ امر هذا عندي مو انا بكيف على يمه دام تروح القائد امر اللي يتجاوز عقل شو اسمه ليش الزواج؟ والله اسوي لك امر شلون تعال هو مع مساك ديكي دليت ورا لقلمان بروح مسالك دلي ورا با بچین بۆ لێکۆڵینەوە بەهۆی کە مۆڵەتیان نەبوو خۆپیشاندانیان ئەنجام داوە بەهۆی ئەوەی کە بکتەی خۆیان دەڵێن ئەم ڕێگەی هاتوچۆ هاوڵاتیانیان داخست و بەهۆی هەڵدانی ئەم خێمەیەوە بۆیە تاوەکو ئێستا ناڕەزایەتی بەردەوامی هەیە ئەوە
بردننی مامۆستایەکە لەلایەن هێزانەکانەوە بۆ بنکەی پۆلیس ئەو فەرماندەی هێزەکەی ئەما چی دەکات دەڵێت تۆ برای ئێمەی بەڵام فەرمانمان پێکراوە نابێت ڕێگەی هاتوچۆی هاوڵاتیاندا بخەن بە شێوەیەکی هێمنانە داوای مافەکانتان بکەن نەک هەڵدانی خێمە و ناڕەزایەتی بۆ خۆپشاندان بێ وڵات ئەوە گرتبوونەوەکان بەردەوامی هەیە ناڕەزایەتی بەردەوامی هەیە لەلایەن هێزانەکانەوە دەیانەوێت بیان بن بۆ بنکەی پۆلیس یاخود بۆ لێکۆڵینەوە کەسی ئەمانە دەستە کاکە دیارە ڕئیسی وحدەی ئەمنی لە شارەکە کەسێکەیە پێڵێن پارێزگاری کەرکوک محافظی کەرکوک ئەی لەکوێیە محافظ خۆ سەفەری دەرەوەی وڵاتی نەکردووە محافظ خۆی لەرە نیە محافظ لەکوێیە کاکە کەسیان دەستگیرکردیەوە مامۆستا 25 نەفەر ترسای دەسەڵات 25 نەفەر هەیدا ڕزەی 25 نەفەر ئەوە دەیبینن لەلایەن پۆلیسی چالەکە مەدەنیەکانەوە خێوەتی مانگرتووان یاخود مامۆستایان موچەخۆرانی هەرێم هەڵگیرا بەباوەرم لەوە بزەحمەت دەبێت هەڵگیرا و لەلایەن هێزانەکانەوە پارکرا و کۆتایی بە گرتبوونەوەی مامۆستایان هێنرا لە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق تاوکو ئێستا هێزانەکان لێرە بڵاویان پێکراوە چۆن مامۆستایەک دەرچووە لەسەر هەڵی هەوڵی درا چۆن مامۆستای کاکە من هەرە بینم دادراوە کۆمەپاڵە هێزانەکانی وەزاردا من ڕاستە خۆگان دەبین هێزانەکانی لێرەدا ئەوە مامۆستایانن دووبارە ڕێگاکەیان داخستەوە ئامادەنی چۆڵی بکەن بە گوتەی خۆیان دەڵێن چۆڵی ناکەین تاوکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە مانە مامۆستایان و موچەخۆرانی هەرێمن لە شاری کەرکووک گرتبوونەوەیان ئەنجام داوە داوای مافی خۆیان داوای موچەی دوو مانگی خۆیان دەکەن کە